باشداری نەکردن لە هەڵبژاردن و لێکەوتەکانی ئامادەکردنی دکتۆر خامۆش عومەر. لە سەرەتادا دەمەوێت ئەمە ڕوون بکەمەوە کە زاراوەی بایکۆت و دەنگنەدان لە ڕووی چەمکی سیاسی و یاسایی دوو زاراوەی جیاوازن، چونکە بایکۆت بە پاڵنەری سیاسی و بە شێوەیەکی ڕێکخراو لەلایەن حیزبە سیاسیەکان ئەنجام دەدرێت بە پێچەوانەی بەشداری نەکردن کە بڕیاری تاکە کەسی ئازادانەیە بە بێبوونی بربەستی یاسایی یان مادی ڕێگر بۆ بەشداریکردن. یەکەم پرسیار کە لە بابەتی بەشداری نەکردن دەوروژێنرێت بابەتی ڕەوایەتی دەسەڵاتی سیاسیە. لە ڕاستیدا لەوانەیە بەشداری نەکردن لە ڕەوایەتی دەسەڵاتی سیاسی کەم بکاتەوە، بەڵام لە ڕەوایەتی هەڵبژاردن وەک شێوازێکی دیموکراتی ئاڵوگۆڕکردنی دەسەڵات کەم ناکاتەوە. بەشداری نەکردنیش زۆر جار خزمەتی حیزبە دەسەڵاتدارەکان دەکات کە قەبارەی خۆیان گەورەتریان دەکات، وەک بەشداری نەکردنی دەنگدان لە هەڵبژاردنە یەک لە دوای یەکەکانی سەرۆکاتی بۆرکینیا فاسۆ لە ساڵی 1970 تەشاد لە ساڵی 1991 تونس لە ساڵی 1970. ئەوەش دەبێتە هۆکاری لاوازی ڕەوتی دەسەڵاتی هەڵبژێردرا، شێواندنی نوێنەراتی دادپەروەرانەی دانیشتوان. لێکۆڵینەوەکانیش ئەوە دەخەنە ڕوو کە ئەو دیاردەیە لەسەر ئاستی جیهان لە بەرزبوونەوەدایە. هەرێمی کوردستانیش لەو حاڵەتە بەدەر نەبووە. بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکان کۆمەڵێک لێکەوتەی لێ دەکەوێتەوە. لەوانە یەکەم کەمبوونی دەنگی ناڕازی و لاوازبوونی ئۆپۆزیسیۆن. بۆ نمونە لە هەڵبژاردنی نوێنەراتی گامبیا لە 2002 حیزبی دەسەڵاتدار بەهۆی بەشداری نەکردنی زۆرینەی دەنگدەران لە کۆی 53 کورسی 50 کورسی پەرلەمانیان بەدەستهێنا. دووەم دەبێتە هۆی پاوانکردنی دەسەڵات لەلایەن حیزبی دەسەڵاتدار. بۆ نمونە لە ڤەنزوێلا بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی 2004 و 2005 وای کرد سەرۆکی وڵات شاڤێز لە دەسەڵات بمێنێتەوە لە هەڵبژاردنە هەرێمەکانیش لە کۆی 22 پارێزگا لە 20 پارێزگا سەرکەوتوو بێت. لە تۆ گۆش لە هەڵبژاردنی پەرلەمانی 2022 حیزبی دەسەڵاتدار بەهۆی بەشداری نەکردن توانی 90% کورسیەکانی هەڵبژاردن بەدەست بهێنێت. لە عێراقیش بەشداری نەکردنی سونەکان لە یەکەم هەڵبژاردنی دوای ڕخانی ڕژێمی بەعەس وای کرد تەنها 5 کورسی لە کۆی 275 کورسی بەدەست بهێنێت. لە ساڵی 2017 لە تورکیا ڕیفراندۆمی دەستوری ئەنجامدرا. زۆرینەی ناوچە کوردنشینەکان بەشداریان نەکرد و بایکۆتیان کرد. لە کاتێکدا ئەگەر تەنها 4 ملیۆن دەنگدەر بەشداریان بکردایە بە نەخێر دەنگیان بدابایە، ئەوە پلانی هەموارکردنی دەستور شکستی دەهێنا. سێم دەبێتە هۆی گۆڕانکاری سلبی لە دینامیکێتی هەڵبژاردن. لەگەڵ ئەوانەشدا بەشداری نەکردن لە دوو حاڵەتدا سەرکەوتن بەدەست دەهێنێت. یەکەم ئەگەر لایەن ئۆپۆزیسیۆنەکان پاڵپشتیەکی جەماوەری گەورەیان هەبێت وەک ئەوەی لە بەنگلادیش لە ساڵی 1996، پیرۆز لە 2000 و 2001، تایلەند لە 2006 ڕوویاندا بووە هۆی بەهێزبوونی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. دووەم ئەگەر یاساکانی هەڵبژاردن بربەستیان دانابوو بۆ بەشداریکردن کە ئەوەش دەگمەنە، بۆیە دەتوانین بڵێین باشترین بژاردە لە بەردەم ئەو هاوڵاتیانەی مافی دەنگدانیان هەیە پێویست دەکا وەک هاوڵاتیەکی ئیجابی مامەڵە لەگەڵ ئەو مافەدا بکات، نەک وەک هاوڵاتیەکی سلبی.